سڵاتان لێبێ ئەم کاتتان باش بەرنامەی ڕووماڵی هەفتتان پێشکەش دەکەم لە گفتوگوی ئەم جارەی بەرنامەکەم بە ئامادەبوونی ڕاوێژکارێکی کەرتی خانوبەرە باز لە دۆخی کەرتی خانوبەرە دەکەم. ئاشکرا لە دوای کەرتی نەوت کەرتی خانوبەرە دووەم چالاکترین کەرتە لە ڕووی ئابووریەوە. لە ئێستادا کەرتی خانوبەرە بەراورد بە ڕابردووی جیاوازیەکی نرخەکان ڕوو لە بەرزی یاخود ڕوو لە دابەزین. شتێک هەیە لە کەرتی خانوبەرە بە ناوی بۆرسا کاتێدا نرخەکان دیاریکرابێت ئایا ئەم کەرتە بەراورد بە ڕابردوو چی جیاوازێکی بەخۆ بینەوە. من هەموو ئەمانە لەگەڵ کۆمەڵێک بابەتی دیکەی سەبارەت بە ئاماژۆ پێدراوەکان لەم کەرتە دەکەمە تەورێک وەڵامی زیاتر لە میوانەکەم بەڕێز ئاوات غەریب ڕاوێژکاری خانوبەرە لە عقاراتی حاجی سەلامی قیسلێمانی وەردەگرن. کاکاوە سپاس بۆ ئەم دەرفەتە. زۆر سپاس، زۆر خۆشحاڵ بووم. کاگاوات بۆ ئێستا دۆخی کەرتی خانوبەرە بەراورد بە ڕابردوو چی جیاوازێکی هەیە بە حکمی ئێوە ڕۆژانە لە بازاڕی کاردا خەریکی ئەم بابەتەن نرخەکان ڕوو لە ئەڵکشانەیە دابەزین. لە ئێستادا بەهۆی دۆخی سیاسی و ئابووری ناوچەکە و گۆڕانکاریەکانی نرخەکان ڕوو لە دابەزینین، بگرە خاوبوونەوەیکی بەخۆیەوە بینیوە، بگرە هەنێ شوێنی شوانەیە لە هەڵچوونە نرخەکانی. هەنی ئەمە ئەوە ناگەێنێت کە نرخەکان دابەزێن، نرخەکان دانەبەزیوە. باشە کە دانەبەزیوە خۆ ئەگەر دۆخی هاوڵاتی و موچەخۆر و ئابووری بازار بە نمونە وەربگرین دەبوو ئەم نرخانە لانی کەم ڕوو تۆزێک پاشەکشەی پێوە دیار بواە کە ئەم پاشەکشەیە نابینی هۆکارێکی بوو ئەمە وەکو ئەوەی ئاماژەم پێە خاوبوونەوەیەک هەیە، بەس ئەم خاوبوونەوەیە ئەوە ناگەێنێت. بۆ نمونە مڵکێک لە خێرەکەی بۆ نمونە کەسێک دایناوە مڵکێک بۆ خێر لە خێرەکەی کەم بۆتەوە، نەک لەو سعری کە سابت بۆ کابرا لەسەری دایناوە. بەرزنزمی نرخی عقارات بە شێوە گشتەکەی جا خانوبی یاخود زەوی لەسەر چی دەوەستێت؟ بۆ نمونە چی وا دەکات ئەم نرخە زیاتر ڕوو لە ئەڵکشان بێت یاخود بە پێچانەوە ڕوو لە دابەزین بێت؟ بۆ ئێستا بەراورد بە ڕابردوو ئەگەر وەکو ئامار و داتا و ڕێژە و جیاوازی وەری بگرین نرخەکان زیادی کردووە یان کەمتر یان چۆنە بەعام؟ نرخەکان بەعام وەکو ئاماژەم پێیان نرخەکان بەعام دانەبەزیون. نرخەکان گۆڕانکاری بە خۆیانەوە بینن. بۆ نمونە مڵک ئەگەر زیاتر خواسی لەسەر بێ هەروایانی لە هەموو ئیشەکان ئەگەر شتێک خواسی لەسەر بێ نرخەکەی زیاد دەکات. ئێمە بێوەش بزانی کە وەزعی سیاسی و ئابووری زۆر دەوری هەیە بۆ کەرتی عقارات لە بواری خانوبەرە. بەڵام ئەگەر خۆت لە بازاڕی کار ئیش دەکەیت ئەگەر بابەتی کردنەوەی ئەم هەموو شقە و یەکە نیشتە جێوانە بە نمونە وەربگرین دەبوو کەرتی خانوبەرە لە هەر کەرتێکی دیکە زیاتر بۆ نمونە ڕووی لە دابەزین وایە لە ڕووی نرخ و جۆر و کوڵەتی ئیشەکانەوە. بەڵام ڕۆژ بە ڕۆژ دەبینی نرخەکان هەروکو بە ڕێزت ئاماژەت پێ کرد ئەگەر دابەزێ دابەزینەکە ئەوەی لە حەدێکدا دەبەستێت نەک ئەوەی بۆ نمونە لە بەهای ڕاستەقینەی مڵکەکە بێتە خوارەوە. ئەمەی ئەوەی قازانج و سووتیدا خێرا یاخود چییە بابەتەکە بە دیاریکراوی کاک؟ ئەگەر ئێمە لەسەر ئەوە قسە بکەین بۆ نمونە زۆر دروستبوونی پڕۆژەکان و کردنەوەی پڕۆژەکان خراپی هەیە بۆ بازار نەخێب خراپی نییە بۆ بازار بگرە باشی شەبێ بۆ بازار. لەوانەیە تۆ هەنێ شوێن هەبێ نرخەکەی دابەزێ بەزە و نرخە نەبێت لە بەرچاو بێ کە زۆر دابەزێ. ینی بۆ نمونە ئێمە بڵێن شوێنێک لە 150 نرخەکەی دابەزێ ئەم نرخە زۆر دەقات تا ئێستا شتێکی وامان نەبینیوە. زۆربوونیشی دروستبوونی پرۆژەی زیاتر هەم بۆ بواری ئابووری زۆر شتێکی باشترە چکە جومجۆڵێکی زیاتر دروستەکە هەم دەرفەتە بەخسێ بەو کەسانی کە ئەیانەوێت ژیانێک بۆ خۆیان دروستکەن. شوێنەکانیش بەپی کوالیتی دەور ئەبینین، بەپی نزیکی شوێنەکان و لۆکیشنی شوێنەکان هەمووی دەور ئەبینین. پرۆژەمان هەیە بۆ نمونە لە حەدێکی مامناوەندایە من وەکو ئاماژەم پێیا کوالیتی زۆر دەور ئەبینێ بەڕاستی. یەکەکان ئێمە پێویستمان بەوەیە کە چەند تایپێکمان هەبێ ینی هەر کەسە و بە شێوازێک پێویستێتی. باشە من دێمە سەر جۆری نرخەکان بە پێی شۆن و جۆر و کوڵەتی شوقەکان حتممە بابەتێکی دیکەی گفتوگۆکەم دەبێت لەگەڵ بەڕێزت. بەڵام پێشەوە حەز دەکەم ینی وردەکاری بابەتەکە زیاتر لەوا چڕکەمەوە دیاریکردنی نرخی هەر شوقەیەک یەکەیەکی نیشتە جێبوون لەسەر چی دەوەستێت؟ ئێوە بۆ دیاریکردنی نرخی ڕاستەقینە و بەهای پرۆژەیەک یەکەیەک شوقەیەک سەکەنێک پشت بە چی دەبەستن کاک ئاوات؟ ئێمە یەک پشت بە لۆکیشنە بەسین، باشە دوو پشت بە کوالیتی ئەبەسین. تێگەی ئەمە هۆکارەکان ینی خواستی خەڵکیش بەڕاستی خواستی خەڵکی زۆر دەورە بینە بۆ بابەت.
ئەو جیاوازەی کە لە نووسنگەیەکی ئاقاران لە یەکێکەوە بۆ یەکێکی دیکەیە لە ڕووی نرخەکان ئەم جیاوازێکی ئاسایی لە بازاڕی کار و مامەڵە و سەودا و کڕین و فرۆشتن یاخود ئەمە چۆن هەڵی ئیسپیزاسکردنی کڕیارە بە تایبەتی کڕیار و فرۆشیدارە جیاوازەکە وەکو چی بۆ نمونە نرخەکان بۆ نمونە مڵکێک بایی $3 لە نووسنگەیەک ئەم نرخی لەسەردانراوە دەشتێن نووسنگەیەکی دیکە کە چەند مەترێک لە نووسنگەکەی بەڕێستەوە وەکو نمونە دوورە دەڕێ بۆ نمونە 50 وەرەقە زیاتر دەخاتە سەری ئەمە ئاساییە ئەم یاریکردنە بە نرخ نەخێر هیچ ئاسایی نییە تۆ بۆ نمونە خوێندتانەوە لەسەر عقاراتی حاجی سەلام یان ئیشتان لەگەڵا کردبێتن ئایا کڕین و فرۆشتیشیان بۆ کڕی بێتن ئەو کاتە ئەزانن مامەڵەکردن و زیادکردنی نرخ چۆن و چۆن نییە یان بۆ نمونە مڵکێکە تۆ فەرقێک $5,000 لە بینی نووسنگەیەک بۆ نووسنگەیەکی تر زۆرە بەڕاستی ئەبێ بزانی ئەبێ ئاگاداری یەک شتی تر بین ئەگەر ئێمە کڕین و فرۆشتن بۆ خۆمان بکەین ئەبێت ئەگەر بمێ مڵکێ لە بەڕێستان بکڕم ئەبێ غەدرتان لێ بکەم ئەگەر بمێ پێشە بفرۆشم هەرە بێ غەدر لێ بکەم یعنی کە من بمێ بیفرۆشم بە بەڕێزت کە مڵکەکەی خۆم بێ ئەبێ بە زیاد بێ بفرۆشم بۆی قانجاز بکەم تێگەی ئەگەر بمێ لە تۆشی بکڕم ئەبێ بە کەم لێت بکڕم بۆی تۆ ئەگەر بەم تێگەشتن و منتیقە بێکەواتە ئەو نووسنگانەی دەرەوەی نووسنگەکەی بەڕێستان ئەگە کڕین و فرۆشتنی خان و زەوی بکەن وەکو مڵکی شخصی خۆیان ئەمە کارێکی هەڵەیە کارێکی خراپە کارێکی خراپ نییە بەزەگەر سعرەکان لە منتیقا بن ئەو کەسی بۆ نمونە تۆ بتوێ مڵکێ بکڕی پێویستە بە ڕاوێژ هەر ئەبێت یعنی تۆ بتوێت ئێستا کەس هەموو کەسێک چاوی کراوەیە ئەزانێ چۆن شتەکڕێت چۆن ئەواکە ینی لە هەموو شتێکا کەسێک بۆ نمونە ئێوێ خانوویە بکڕێت چەند جار ڕاوێژ بە چەند کەسانێکەکە هەتا بیوێ ئەو مڵکە بکڕێ ئەو کاتە بۆی دیاری ئەیە کە چۆن مامەڵەکەی بۆ کراوە چۆن مامەڵاکە باشەکەواتە هاوڵاتیە کاتێک دەیەوێت خواستێتی کە شوقەیەک یەکێکی نیشتەجێبوون بکرێت وەکو جا ئەم شوقەیە بۆ خێر بێ یاخود بۆ نیشتەجێبوونی خۆی و خێزانەکەی بێت یەکەم کار دەبێت چی بکات بۆ ئەوەی تووشی ئەم هەڵەیە نەبێت تووشی ئەم زەرەرە نەبێت تووشی ئەم زیادەیە نەبێت لەلایەن نووسنگەیەک و لێ وەردەگیرێت ئەم کەسە پێویستی بۆیە بەڕاستی متابعە بکە ئەم کەسە پێویستی بۆیە کە ڕاوێژکارێکی ئەقاری لە بواری خانوبەرە ببینێتەوە ینی بیر و بۆچنی لەگەڵا ئەوە بکە بزانێ چۆنە چۆنی ینی تۆ ئەو کەسە کە ئێوە مڵکێ بکڕێ ئێمە هیچێکمان ئێمە پۆینتێکمان هەیە لەو پۆینتانە بۆ نمونە نرخی هەموو سلەیمانی ئەمە بڵاو کردێتەوە هەموو هەفتەیەک نرخی پرۆژەکان و نرخی خانووی گەڕەکانی سلەیمانی بڵاو ئەەکەینەوە ینی ئەمە هۆکارێکە بۆی کە ئەو بەرچاوڕوون بێت زائیدەن ڕاوێژی ئەقاری کۆمپانیای ئەقاری خانوبەرە زۆریش هەیە ئەتوانێت لەو حاڵەتەیە ڕاوێژ بە چەند کەسانێ بکە بڵاوکردنەوەی و نرخەکە ئاوات بۆ نمونە ئێوە تەنها خۆتان کاری پێ دەکەن یاخود ئەمە نووسنگەکانی دیکەش بە هەمان نرخ و بە هەمان بڕوو بە هەمان شێوازە مامەڵەی دەکەن ئێمە تاکە کەسین کە ئەو نرخەمان بڵاو کردوێتەوە بەرپرسیارەتێکەشی هەڵ ئەگرین ینی ئەزدانی چۆن ئەم نرخە بڵاوەکەینەوە ئێمە هەموو هەفتەیەک ئەبدەیت وەرئەگرینەوە هەموو هەفتەیەک ئێمە هەر ئۆفیسێکمان ئایدی زۆنێکە ئێمە زیاتر لە نزیکی بۆ 12 فەرعمان ئەکتیڤە لە ئێستاە لە هەموو ئۆفیسەکەمان 3 بۆ 4 کارمەندی لێ ئەم کارمەندانە هەموو هەفتەیەک ئەبدەیت وەرەگرنەوە هی نرخەکان بە پاڵپشتی خۆیان و کەسانی چواردەوریان کە ئیشی ئەقاراتەکەن نرخەکانی ئێوە تەعمیم بووە بەسەر نووسنگەکانی دیکەی کارتی خانوبەرە تقریبا ینی کاری پێ دەکرێت بەڵێ کاری پێ دەکرێت باشە کارتی خانوبەرە لە ئێستا ئەگەر ئێوە حتمما لە سلێمانی کار دەکەن بەراورد بە ڕابردوو جموجۆڵەکان باشە خراپە یان بەروکوێ دەڕوات ئەم دۆخە ئابوورێکی ئێستا هاوڵاتیەک بوونەوە بە گومانە لەوەی کە ئەگەر پارێکی بخاتە مڵکێکەوە لە سوود و ئیسپادەیەتی کە ئەم پارەیەدا بنێت یاخود لەوەیە کە ئەم مڵکە بکرێت وەکو خۆتان ئێوە وەکو ڕاوێژکارێکی ئەقاری وەکو ئەوەی کە سەر و ساختتان لەگەڵم ئیشا هەیە هاوڵاتی لە قۆناغی ئەوادا چی بکات هاوڵاتی من پێ دەڵم ئەگە بێ مڵک بکڕێ مڵک یەکێکە لەو شتانی کە تۆ ئەکرێ بە ناوی خۆتەوە ینی هاوڵاتی لەوەیە ناوە دڵموتمەئینە بێ کە شتەکەی بۆ نمونە پارەکەی نافۆتێ بۆ ئەم کەسە شوقەیەک ئەکڕێ یان خانوویەک ئەکڕێ عەقدێکە ئەکرێ بە ناوی ئەگەر خانوو بێ سوورە قەیدێکە ئەکرێ بە ناویەوە تێگەی لەمە ئەم دڵنیا ئەبێتەوە بەڕاستی ینی هیچ ئیشکالێکی ئەوی بۆ دروست نابێ ئایا پرۆژەکە تەواو ئەبێ پرۆژەکە تەواو نابێ خۆشبەختانەوانی شکە بینیمانە لە چاو ڕابردووە پرۆژەکانیش زۆرینی زۆریان کاریان تیاکرێت و تەواویش بوون خواستیشی لەسەرە بەڕاستی باشە ئەم تەواوبوونە ئەم خواستێکە لە ڕێگەیەکدا بێت لە شێوازێکدا بێت کە سوودی هاوڵاتی تێدا بێت
بۆن من لە مای ڕابردوو کۆمەڵێک پرۆژە کراوەتەوە ئەم پرۆژانە قسەی ئەوەی لەسەر بووکە حتمما وەبەرهێنەر ئیسپادەیەکی خەیاڵی دەکات و دواتر لەسەر شانی هاوڵاتی ئەم ئیسپادەیە وەردەگرێتەوە. خۆت دێ ڕازی تکاک ئاوات لەم بابەتە؟ من وەکو ڕازیبوون لێ ڕازیم چۆن لێ ڕازیم یانی جارێکتر پێ دەڵێمەوە ئەو کەسە کە بێ ئەو ئیشە بکات پێویستی بە ڕاوێژیش عقالی جەنابەت لە من ئەپرسیەڵی لە فڵانە پرۆژە ئەمێ ئەو شتە بکەم من بە تۆ ئەڵێم بیکە ئەمە بکە بەم شێوازە بیکڕە بەم شێوازێ. نرخی پرۆژەکان نرخێکی گونجاوە بۆ دۆخی ئێستای هاوڵاتی؟ بەپی لۆکیشن فەرقەکە بەپی کوالیتی فەرقەکە لە چاو پرۆژەکانی ڕابردووە ئێمە لە چاو ڕۆژگار کێت مەوادی تازەتریەت و ئەوێت ئەوانە فەرقەکە ینی ئێستا پرۆژەمان هەیە لە چاو پرۆژەکانی ترا کوالیتی باشتریشەوە ئەوە ینی نرخەکەشی هەم باش. بەڵام پرۆژانە بەناوی کەمکردنەوەی قەرەباڵخی و شوێنی نیشتەجێبوون و پڕکردنەوەی فەرەغی زۆربوونی هاوڵاتیەوە دەکرێتەوە. بەڵام دەبینی پارێکی خەیاڵی سەرم شوقانە دائەنرێت ینی خەڵکێکی ئاسایی ڕەنگە چینێکی نخۆ بتوانێت بەشدار بێت لە پرۆژێکی نیشتەجێبوون. ینی ئەمە سوودەکەی بۆ هاوڵاتی لەکوێدایە کاگاوات؟ سوودەکەی وەکو بڵێن سوودی بۆ هاوڵاتی هەبێ کەسانێکن لەوە پێش بۆ نمونە ئێمە پرۆژە دروست کراوە داوای مەبلەغێکی زۆر کراوە لە پێشەکە بۆ نمونە ماگانەیەکی زۆر کراوە یان بۆ نمونە پرۆژە هەبوو لەو پێش بە شێوازی پێی ئەڵێن دەفعات وەرگیراوە ئێستا هەنێ ئاسانکاری کراوە بۆ نمونە پرۆژە هەیە لە 15,000 دلار پێشەکی 20,000 دلار پێشەکی وەرگی ماگانەیەکی لەسەر کاتی کلیلی نرخێکی تر وەرئەگرن بۆ نمونە مەبلەغێکی تر وەرئەگرن بەس جاران ئەو ئاسانکاریە نەبوو ئێستاش کە پێ دەڵێن بۆ نمونەکردنەوەی پرۆژی زیاتر زرە لە بازاڕیان ئەمە یەکێکە لە هۆکارە باشەکانی. کۆمپانیا هەیە بەوێ پێشەکی بۆ منە شوقەیەکەی نیشتەجێبوون بدا بە هاوڵاتی؟ ئەوم بیستووە من بەس لە سلێمانی ئەوم نەویستوە. خۆتان پێتان باشە ئەگەر پرۆژێکی لەم شێوەیە فکرێ ڕوئەیەک هەبێ بووم بابەتە؟ ئەوە زیاتری لاقەی بەسەر لەنە پەیوەندیدارەکانەوە هەیە. وەکو خۆتان بیر لەوە ناکەنەوە ئێوە خاوەنی هیچ پرۆژێکی وەبەرهێنانن؟ ئێمە خاوەنی هیچ پرۆژێکی وەبەرهێنانی نوکۆی ئاماژەم پێیت ئێمە بە هیچ جۆرە کڕین و فرۆشتنەوەمان نییە بۆ خۆمان. کاگاوات شتێک هەیە بە ناوی بۆرسەی کەرتی خانوبەرە بۆ نمونە هەندێک بازرگان ئەوەی کە من سێرچم بۆ کرد ببیر لەوە ئەکەنەوە کە هاوشێوەی بازاڕی دۆلار و تمەن بۆرسەیەکە بێ کە ڕۆژدانە نرخی کەرتی خانوبەری لێوە دیاری بکرێت. تۆ وەکو کۆمپانیایەکی ئەقارات پێت باشە ئەم بۆرسەیە بکرێتەوە ئەمە چی سوودێکی بۆ ئەوە دەبێت کە هاوڵاتی لەو فەوزایە دوور بکرێتەوە کە یاری تێدا کە تێدا بۆتە پانتایەک بۆ یاریکردن بە نرخەکان؟ وەکو پێ باش بوون پێم باشە بەزەگەر ڕەچاوی هەنێ خاڵ بکرێن باشڕاستی ڕەچاوی هەنێ خاڵ کرێ بۆ نمونەیەکی لەو شتانی ئەو مۆزوعی نرخی هەفتانەی ئێمە ئەمانە ڕەچاو بکرێن هەنێ شتی ترکە ئەو بۆرسێ بووی دانیانە و کەسانە کە بەتەمان ئەم بەرنامەیە بکەم ڕاستی لەبێ و خاڵانە لەبەر چاو بگیری. چی شتێک زۆر گرنگە لەم بۆرسەیەدا هەبێ بۆ نمونە ئەم نرخانێکە لێوەی دەردەچن نرخێکی تاو سابت و ڕێک و پێک بێت هاوڵاتی هیچ گومانێکی لێ نەبێت. چی گرنگە؟ چی گرنگە؟ ئەو نرخە گرنگە بەس لەوە گرنگترەوەیە متابعی ئەو نرخانە بکرێت یعنی وەک چۆن پێم ڕاگەیانی ئێمە هەفتانە ئەبدەیتی ئەەکەینەوە ئێمە هەفتانە سەی نرخەکان ئەەکەینەوە ینی گۆڕانکاری بەسەرایە هەفتانە نە گۆڕانکاریکی زۆر بەبەرچاو بێت جاری وا هەیە بە مانگیش گۆڕانکاری نابێت جاری بە دوومان گۆڕانکاری نابێت شوێن هەبووە بە ساڵ گۆڕانکاریتیانە بووە یەکێک لەو خاڵانە کە پێویستە لەو بوارەیە هەبێت نرخە ئەو نرخی هەفتانەیە دیاری بکرێ بەڕاستی شتێکی زۆر باشە بابگرێنەوە سەر ئەو فۆڵدەرێکی وەکو کۆمپانیاکەی خۆتان کردوتانەتەوە بۆ ئەوەی کە ڕۆژانە هەفتانە و مانگانە و ساڵانە نرخەکانی لێوە دیاری بکرێت. گرنگترین بنەما چیەکەوەی پشتی پێ دەبەستن بۆ ئەوەی ئەم نرخە نرخێکی تاو سالم و ڕێک و پێک بێت؟ ئەو مامەڵانەیە کە دەکوی گشتی لە هەفتەی ڕابردووان ئەنجاماندا. باشە کەواتە بەپێی ئەم ڕێژە و داتایە زۆرترین مامەڵاتان لە مانگی ڕابردوو بۆیە هەفتەی ڕابردووە پێم خۆشانێک و داتەوە ئامار لات بێ کەرتی خانوبەرە بەراورد بە هەولێر لە سلێمانی چالاکتریا خود لەوێ بێگومان لەوێ چالاکترە بێ بە حکومی کەوێ پایتەختی کوردستانەوە بە حکمی هەڵکەوتەکەی زیاتر. دیاریکردن نرخەکان لە شوێنە بازرگانەکان لە کۆمەڵگەکانی نیشتەجێبوون زیاتر چ شتێک یەکلایی دەکاتەوە بۆ نمونە کە ئەمە نرخی تەواوەتی خۆی وەربگرێت ئایا شوێنی جوگرافی هەڵکەوتەی حتمما شوێنی جوگرافی ڕەندێکی گرنگە لەم بابەتە بەدەل لەمە ئێوە چی شتێکی دیکەتان کردو بە پێوەر؟
وەکو شوێنی جوگرافیەکەمان کردووە بە پێوەرە ئایا شوێنە بۆ نمونە بازرگانی یان سەکەنیە ئێمە شەقامەکەی سیر ئەەکەین بۆ نمونە هەڵکەوتی شوێنەکە سیر ئەەکەین بیناکە سیر ئەەکەین کوالیتی بیناکە سیر ئەەکەین بەڕاستی باش ئەم خاڵانە. ئێستا بەدەر لە نووسنگەکانی عقارات کۆمەڵێک وێبسایت و پێیج و ئەکاونت لە تۆڕە کۆمەڵایەتەکان دروستکراون کە خەڵکانێک بە شخصی خۆیان کڕین و فرۆشتنی خانووی تێدا دەکەن بە هەموو عقارات بە هەموو شێوەکانیەوە. ئەمانە وای کردووە کە بوون ئەو فەوزایە لە بازاڕی خانوبەرە دروستکات. ئەمە خراپی چییە؟ سوودی چییە؟ وەکو سوود من باوەڕ ناکەم سوودێکی ئەو توی هەبێت بەس بەرچاوڕوونیکی ئەبێ بۆ خەڵک پێم باشتر لەو حاڵەتەیە هەچ هاوڵەتێک بێ مڵکێ بکڕیان بیفرۆشێت پێویستی بە کەسێکە بێ لە بواری عقاراتی خانوبەرایە ڕاوێژی پێ بکە. باشە بەڵام ئەم زۆر شتێکی باش نییە بەلای منەوە لە پێیج و لە ئەکاونتەوە. ئەم ئەکاونتە ینی دەبێت بۆ نمونە مۆڵەتی فەرمی هەبێت یا خۆ دەر خەڵکێک بە ئاسایی و بە پێی خواستی خۆی دایناوە بۆن مەکرین و فرۆشتنی زەوی دەکات. ئەمە کاریگەری هەبووە لەسەر ئیشەکانی ئێوە وەکو عقارات کاریگەری هەبوو پێویستەوە لایەنی پەیوەندیدار لەسەرەوە زیاتر ئەوە بێت چکە ئەگەر کەسێک بۆ نمونە ئەکاونتی کێ بێ یان پێیجێکی بێ پێویستە ئەم کەسە مۆڵەتی هەبێ پێویستە ئەم عقارەتە کەسی شارەزایت یابێت لە بواری عقاریە. زۆترین ئەو کڕیال و فرۆشێرانی کە ڕۆژانە دێتە نووسنگەکەی بەڕێستان زیاتر هاوڵاتیانی ناوخۆی هەرێمی کوردستان یا خۆی ناڕاست و باشووری عراق قسەیەکە بوو لە ماوەی ڕابردوو دەوترا ئەو جموجۆڵەی کە لە کەرتی خانوبەرە هەیە هاوڵاتی غەیرە کورد بە تایبەتی عەرەب و تورک و نەتەوەکانی دیکە ڕایگرتووە بۆ ئێستا ژوایە ئەم بابەتەیان گۆڕانکاری بەسەر هاتووە کاگاوت گۆڕانکاری بەسەرا وەکو هاتوێ هەر هەمان شێوازە ینی ئێمە هەمانە لە کوردمان هەیە عەرەبیشمان هەیە ینی تەسەور ئەەکەم نیو بە نیو بێ ئەو مۆزوع ینی نیوەی لە سایە پەنجای هاوڵاتی خۆمان بێت و لە سایە پەنجای عەرەبێت. ئەمە بۆ داهاتووی کەرتی خانوبەرە خراپ نییە بۆ نمونە هەموو مڵکەکان یان نیو بە نیوی ئەم مڵکانە پێ بە ناوی خەڵکێکی غێرە کوردەوە چونکم ئەمە لە ڕووی نەتەوەی و لە ڕووی جوگرافیشەوە ڕەنگە ئەمە دیموگرافی دانیشتوان شوێنی سەکەن بگۆڕێت. ئێوە خۆتان وەکو ڕێنماوی یاسا ڕێگە پێدراون ئەمە بکەن ڕێگە پێدراین بەڵێ ئەمە بکەین ئێمە ئەگە کەسێکی هاوڵاتیکی عەرەب بێ بۆ نمونە بێت خانوویە بکڕیان شوقەیەک بکڕێ ئێمە پێشوەختە پرسیاری خۆمان ئەەکەین ینی لەلایەنە پەیوەندیدارەکان کەسێکی بیانی ئەتوانێەوە بکە ڕێگەمان پێدراوەکە ویشت ینی هیچ فلتەر و سانسۆرێک نییە بۆ ئەوی کە ڕێگر بێ لەمەی کاوڵاتیەکی غێرە کورد بێ بە خاوەی سەکەن و شەجێبووی خۆی چۆن فلتەر نییە فلتەرمان هەیە ئێمە پێشوەختە ناڵم لایەنە پەیوەندیدارەکان ئاگادارەکەینەوە ئەم کەسە چۆن و چۆن نییە ئەنجا ئەتوانین مامەڵەکەی بۆ جێبەجێ. باشە بەپێی زانیاری خۆت بەپێی ئەو ئیشوکاری کە ڕۆژانە دەیکەی لەم بابەتە عقارات بەرەکوێ هەنگاو دەنێت ئێستا بۆ نمونە کاتی ئەوەیە خەڵکێک ئەو مڵکەی کە هەیەی بیکڕێت ئەو مڵکەی کە هەیەی بیفرۆشێت یاخود بیکڕێت ئێستا کاتی کامیانە بۆ نمونە ئەگەر هاوڵاتیەک تا ئێستا بە گومان بوو بێت ئەم متمانەی لا دروست نەبوو بێت ئەم پرسیارە زۆرتر گشتگیرە ینی باش ئەگەر کەسێک لە ئێستا کڕین و فرۆشتن پێویست ئەکا سەیری دۆخی بازار بکات بەڕاستی. ئێستا بەراورد بە ڕابردوو وەکوەوەی لە قسەکانی بەڕێزت تێگەشتم کە کەرتی خانوبەرە جۆرێک لە وەستانی پێوە دیارە بەڵام مانای ئەوە نییە کە نرخەکان دابەزینی بەخۆ بینی بێت لەگەڵ ئەو کردنەوەی ئەو یەکە نیشتە جێوانەی کە حکوومەت بڕیارە بۆ کەم دەرامەتان و کرێنیشتان دروستی بکات تەسەور دەکەن ئەن نرخانە زیاتر لە مەدا و ئاستی ئێستای دابەزین بەخۆ بینە یاخود دەرەوە خۆی دەمێنێتەوە. تەسەور ئەەکەم دابەزینێک بەخۆی ببینێ بە زۆر نەبێت دابەزینێکی زەق نەبێت کە بەخۆی ببینێت من بەکارێکی زۆر باش شێزانم ئەم پرۆژانە بکرێتەوە. دەنگۆیەکە بوو کە ڕێکەوتنی حکوومەتی عێراق و هەرێم دەبێتەوەی زیادبوونەوە و بژانەوەی کەرتی خانوبەرە. ئێستا ئەم بابەتە ڕێکەوتنەکە نەکراوە هاوڵاتی بەرچاوی ڕوون نییە نرخەکان وەکو ئێستا دەمێنێتەوە یاخۆچی بەسەرێت نرخەکان ئەمێنێتەوە چکە ئێمە ماوەیەک لەمەوە پێشتیان ڕێکەوتن ئەکرێت لە بینی بەغدا و هەرێمدا هیچ ئەوە نەبوو بازارەکە ئێستاش کە لەوەیە کە ئەکرێت یان ناکرێت هیچ تەسیری ئەو تۆی نەکردو چکە خەڵگەر چاوەڕێکە ینی ئەمەل هەیە کە ڕێکەوتن بکرێ بەڕاستی ئەوەیە کە خەڵک چاوەڕێکە ئەگەر ڕێکەوتن بکرێ و ئەو بەشە بجێی کە حکوومەتی هەرێمدای حکوومەتی عێراق هەیەی وەکو خۆی ڕەوانە بکرێت و ئەو موچە بدرێت لە کاتی خۆیان
ئەمە جمجۆڵێکی باش دەخاتە نێو بازاڕی کردی خانوبەرە. باڵێ جمجۆڵێکی زۆر باشەکاتە بازارە و زۆر تەسیرێکی زۆر باشی شێ. وەکو دوایین پرسیار هاوڵاتی ئەم قسەیەکو خۆی وەربگرێت ئەگەر مڵکێکی هەیەی و بەنیازە بیفرۆشێت ماوەکەی درێژکاتەوە بۆ سەر وەخت و کاتێکی دیکە شوێن دەورە بینێ پێویستی ئەو کەسە دەورە بینێ بیوێ فرۆشیان نەیفرۆشێ کات و زروفی ئەو کەسە دەورە بینێ یعنی ئەگەر لە من پرسی هەموو کاتێک گونجاوە بۆ کڕین و فرۆشتن یعنی بۆ من ئەگەر ئەو پرسیارە لە خودی خۆم بکەیت ئاسایی ئەگەر هەر کەسێک بێ مڵک بکرێت و بیفرۆشێت پێویستی بەوە نییە چاوەڕێ بکە بەڕاستی چکە ئەو زۆر دەوری هەیە بۆ بازار کە تۆ چاوەڕێی شتێکی تر بکەیت بۆی بڵێ من ئەم مڵکە بفرۆشم یانەوە بکەم نەخێت چاوەڕێ مەکە هیچی خۆت کە بۆ نمونە ینی تۆ کڕین و فرۆشتنی خۆ بە بەردەوامی بکەیت بەڕێی من ئەم بۆ ئابووری وڵاتیش باشە. کارتی خانوبەرە چه سوودێکی بۆ ئابری وڵات دەبێت بۆ نمونە ئەو هەموو کڕین و فرۆشتن و مامەڵا و سوودایی کە ڕۆژانە لە شارە جارجەکانی هەرێمی کوردستان دەکرێت وەکو داهاتی حکوومەت وەکو لایەنە ئابوووریەکە چه سوودێکی دەبێت ئەمە تەنها ئاڵگۆڕکردنی پارەی لە دەستێکەوە بۆ دەستێکی دیکە یاخود نەخێر بە هێندەی ئەمەش سود و قازانجی گەوری ئابووری لێ دەکەوێتەوە بۆ خەڵک بۆ هاوڵاتی بۆ حکوومەت لێ ئەکەوێتەوە بۆ نمونە تۆ هاوڵاتی هەم هەیە لە فرۆشتنە ئیسپادا ئەکاتەوە بۆ نمونە جارێکی تر حکوومەتیش ئیسپادەیەکی تری لێکاتەوە جارێکی تر لە بواری نەقڵکردن بۆ نمونە ئەو کەسەی کا بەناوی ئەو کەسەوە بۆ نمونە هەنێ ڕسومات هەیە ئەم بۆ نمونە باج هەیە وەریەگرێتەوە ینی ئیسپادێکی باشە. بەڵام لە حاڵێکدا من دەزانم مڵک هەیە بۆ نمونە چەند دەستێکی کردووە فرۆشراوە بەڵام ئەم مڵکە هێشتا نەکراوە بە ناوی کەسێکی دیکەوە کەواتە ئەمە زەرەر نییە بۆ حکوومەت بۆ نمونە مڵکێک چەند جارێک دەفرۆشرێتەوە و دەکرێتەوە بەڵام لەسەر سیقە و متمانە تەبعەن ئەم مامەڵەی لە بینی دوو هاوڵاتیە دەکرێت نێوان خریار و فرۆشایەکە ئەمە لەم کاتە زەرەر نییە بۆ حکوومەت ئەو بۆکۆ مامەڵەی لای ئێمە نەکراوە بەڕاستی بۆ نمونە کەسێک ئێوە مدەیەکی دیاریکراوتان هەیە بۆ نمونە دەبێت ئەم مڵکە لە ماوە سەروەختێکی ئەوەندا بکرێت بە ناوی کەسی بەرامبەرەوە. بەڵێ ئێمە مدەی مانگێک بۆ 2 مانگمانێت لە عەقدەکانی خۆشمانایی نووسی یعنی لە مدەی ئەوەمان نەبووە بۆ نمونە مڵکێکمان هەبوو بێت دووسێ دەستی کرد بێ بەڕاستی ئەگەر نووسنگەیەک بەم شێوەیە مامەڵە بکات ئەمە پێچەوانەی یاسایە وەکو پێچەوانی یاسا من یاسا تەطبیقەکەم ویکان حکوومەت ئەزانێ نایاساییان یاسایی. باش زۆر سپاس بۆ ئاوات غەلیب ڕاوێژکاری کەرتی خانوبەرە لە ئاقاراتی حاجی سەلام لە قیسلێمانی سپاس بۆ ئامادەبوونیت دووبارە بەخێر بێت. بینەرانی بەڕێز و خۆشەویست تا تەوەرێکی دیکە بەرنامەیەکی دیکە هەر سەلامەت بێت.